سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. لە کەناڵی ئاسۆی زانکۆوە درێژا دەین بە باسەکانمان سەبارەت بە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان. لەم ڤیدۆیەدا بە تایبەت لە پەیمانگە تەکنیکەکان یاخود لە پەیمانگە تەکنیکە کارجێڕەکان باسی بەشی تەکنیکی وەرگێڕان بۆ ئێوەی خۆشەویست دەکەین کە بەشێکی نوێیە، بەشێکی زۆر گرنگە. ئەمانەیە بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکانی بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەند بووە و هەروەها لە چەند شار و شارۆچکە یاخود زانکۆ و پەیمانگەی هەرێمی کوردستاندا هەن. بۆ وەرگرتنی ئەم داتا و زانیاریانە با پێکەوە بینەر بین. ئەوەی کە بینیتان بریتی بوو لە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان لە بەشی تەکنیکی وەرگێڕان لە پەیمانگە تەکنیکەکان لە هەرێمی کوردستان. ئەم بەشە بەشێکی نوێیە لە 2 تا 3 شوێنی هەرێمی کوردستاندا هەیە. باشی ئەم بەشە بریتیە لەوەی کە گرنگێکی زۆر بە زمانی ئینگلیزی ئەدا و بۆیە زۆر کەس وەکو پەیمانگای ئینگلیزی ئەیناسێنن. ئەمانیش سەیەکەمەکانیان ئەگەڕێتەوە ئەگەر یەکەمی سەر ئاسی پارێزگا بیت ئەو کاتە ئەگەڕێتەوە بۆ کۆلێژی زمانی ئینگلیزی. ئەگەرنا لە کۆلێژی تەکنیکی کارجێڕی لە بەشی بازارگەری نێودەوڵەتی زمان ئەتوانێت درێژە بە خوێندن بدەیت ئەگە لە یەکەمەکان بی و کۆنمرە لە 80 بەسەرەوە بێت. و ئەگەر ئەو هانە بوو سیستمی پۆلیتەکنیک ئەو کاتە بە هەمان شێوە وەکو بەشەکانی تر کۆنمرە لە سەر 60ەوە بێ ئەتوانێت بگەڕێتەوە بەشی بازارگەری نێودەوڵەتی زمان و بە شێوەیەک لە شێوەکان بتوانانی درێژە بە خوێندن بدەیت لە کۆلێژەکان. هیوامان سەرکەوتنی ئەوەی خۆشەویستە. ئێوەش بۆ ماندووبوونمان لایک، کۆمنت، سەبسکرایبی کەناڵمان لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان بێبەش مەکەن بە ئەوانش سوود لە ڤیدۆکانمان ببینن.